ڕاستی داواکاری سەرەکیمان ئەوەیە کە 1/4/26 یعنی 2 مانگ و نیوی تر ئەبێ ئەم پرۆژەیە بە کامل خزمەتگوزاری و کامل یەکەکانەوە هەمووی تەواو بێت. تاوەکو ئێستا بەشێکی زۆر کەم لە کارەکان کراوە و ئەوەی خاڵی سەرەکی مای نیگەرانی هەموو بەشدار بووانە کە لە کاتی خۆیان تەواو نابێ و ئەگەر هەڵەش نەبین داوای 2 ساڵ درێژکردنەوەیان کردووە لە یەکێتی وەبەرهێنەران. نازانم 2 ساڵەکەش تەسەوڕەکەم تاوا نەبێت چونکە یەکەکان بە نزیکی 1600 یەکە بۆ 1600 یەکەیە بە ئەگەرێکی زۆرەوە دوای 2 ساڵەکەش تاوا نابێت ئەگەر بەم شێوەیە کاری لێ بکرێت کە وەکو هەنێک لە بەشداربووان ئەڵێن چەند وەسایەکی کەم ئیشی لێ یەکات بە شێوەیەکی گشتی. داواکاریەکانی دیکەتان خۆی لە چیا بینێتەوە؟ ڕاستی داواکاریەکانمان بە شێوەیەکی گشتی لەم ناوچەیە زەویەکی زۆردا بەشکراوە پرۆژەیەکی زۆر هەیە هەمویان نرخیان دابەزیوە یعنی ئێستا پرۆژەمان هەیە لە بازاڕە بە ئەم سەروی 3 دەفتەر و نیو 4 دەفتەر زەوی پرۆژەمان هەیە بە 2 دەفتەر زەویەکە دابەش ئەکات بە دەفتەر و نیوەک 2 دەفتەری شەکرێت بە خانوو بەڵام ئێرە لێرە کۆی قستەکانمان ئەبێتە بۆ تایپی ئەیەکان 2 تایپمانێ ئەی و بی ئەیەکان کۆی گشتیەکەی 5 دەفتەر و 8 وەرەقەیە و تایپی بیەکەی 6 دەفتەر و 30 وەرەقەیە ئەگەر هەڵە نەبم بۆ 40 وەرەقە کە زۆر زۆرە یعنی یەکێ لە داواکارە سەرەکیەکانمان ئەوەیە کە کۆی گشتی قستەکان کۆی نرخی خانوەکان دابەزێنرێت بۆمان وەکو پرۆژەکانی چواردە ئەوروپێتی لەبەرەوەی لە زەرێکی زۆر زۆرە. ئەم قسە بۆ فەرمانبەران زۆر نییە؟ ئەم قسە بۆ فەرمانبەران بەڵێ زۆری شەو بەڵام چۆنە ینی ئەوان کۆمپانیا ئەگەر تا ڕادەیەک ئیشێکی باشیان بکردایە فەرمانبەرانیش شتێکی وایان بەدەستەوە نەبوو ئەبووە هەرچۆنێک بێ قیست بن. ئێستا بەتەمان ئینشاڵڵا هەنێک نوێنێر دیاری بکەین بگەین بە ڕێکەوتنێک لەگەڵیان قستی مانگانە بێت و لەگەڵ مەعاشا بێت ڕێژەیەک دیاریەکەین ئینشاڵڵای تر جا بزانین کۆمپانیا هاوکارمان بێت زۆر باشە بێ و لە کەمکردنەوەی قیستەکان و کەمکردنەوەی کۆی نرخی خانوەکە کە ئەویان بەلاو ئێمەوە زۆر گرنگە و تەواوکردنی لە ماوەیەکی دیاریکراوە ئەوە لە هەرموو گرنگترە چونکە فەرمانبەران بە ئامڕەیان وایە ینی ئەگەر قیستیش بدەن تۆ خانوەکە هەرەی کەل بێت تەنانەت 1 وەرەقەش بن لە زەرەرە ینی بەلاشەیدەن هیچ لە بەرامبەر هیچ ئایدەن بە هیوادارین بە زووترین کات بتوانن بۆمان تەواو بکەن و هەنێک لە داواکارەکانمان جێبەجێ بکەین لەبەرە لە هەردوو لامان لە زەرەرایان بەڕاستی.